نێچیروان بارزانی لە بەغدایە و لە هەولێریش جارێکی دیکە هەڕەشەی کشانەوە لە بەغدا دەکرێت. سبەی پێشنیارێکی دیکەی حکوومەتی هەرێم لەبارەی کێشەی موچەی ئەمساڵ دەخرێتە بەردەم سوودانی. ئەردۆغان پێویستی بەدەنگی کووردە بۆ مانەوەی و مەرجەکانی کوردیش بۆ ڕازیبوون بەدەست پێشخەریەکە ئاشکرا دەبێت. بڕیارە ئەم شەو نێچیروان بارزانی هاوشان لەگەڵ بافڵ تاڵەبانی لە بەغدا بەشداری لە کۆبوونەوەی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت بکات کە پێک هاتووە لەلایەنە سەرەکیەکانی پێکهێنەری حکوومەتی عێراق. بەشداریەکە لە کاتێکدا 3 ڕۆژە بەرپرسانی پارتی لە هەولێر هەڕەشەی کشانەوە لە پرۆسەی سیاسی عێراق دەکەن. ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو وتەبێژی حکوومەت باسی ئەوە گەرەی کرد. دوێنێش ڕێباز حەملان و ئەمڕۆ شاخەوان عەبدوڵڵا جێگیری سەرۆکی پەرلەمان باسییان لەو بابەتە کرد. ئەو هەڕەشەی کشانەوانە بەشێک لە چاودێران پێیان وایە دوای سەردانەکەی سەرۆکی حکوومەت بۆ تورکیا دەستی پێکردووە. ئەگەرچی بەکردارەکی پێچەوانەی ئەو قسانەیە جێگیری یەکەمی سەرۆکی پارتی لە بەغدایە و هەوڵی ڕازیکردنی سوودانی دەدات. بڕیارە سبەی پێشنیارێکی نوێی حکوومەتی هەرێم ببرێتە بەغدا بۆ چارەسەری کێشەی موچە بۆ ساڵی 2025. بەپێی پێشنیارەکە حکوومەتی هەرێم ڕایگەیاندووە ئەگەر بەپێی یاسای بودجەی عێراق ئامادە بێت 11 تریلیۆن و 576 میلیارد بۆ موچەی ئەمساڵ بنێرێت، ئەوان ئامادە دەبن داهاتی ناوەخۆ بەو شێوەی بەغدا دەیەوێت ڕادەستی وەزارەتی دارایی عێراقی بکەن. حکوومەتی هەرێم ڕایگەیاندووە ڕاستە ئێمە داهاتی ناوخۆیمان زیاتر لە 320 میلیارد دینارە، بەڵام مانگانە 110 میلیارد دینار خەرجی بەکاربردنمان هەیە و بەشێکی داهاتەکەشمان قەرزە. تا ئێستا دیار نییە بەغدا ئەمساڵ چۆن مامەڵە لەگەڵ حکوومەتی هەرێم دەکات، بەڵام بەپێی زانیاریەکان دوێنێ تەیف سامی ڕایگەیاندووە پێویستە تەڵتین جێبەجێ بکرێت بۆ ئەوەی موچە بنێرن. هەشتەمین کۆنگرەی ناوچەیی ئەکەپە لە شاری ڕەحای باکووری کوردستان ڕەجەب تەیب ئەردۆغان نەوەڵامی پرسیاری گۆرانی بێژ ئیبراهیم تاتلیس کە داوای لێکرد خۆی کاندید بکاتەوە بە سۆرە کۆمان ڕایگەیاند ئەگەر تۆ لەگەڵ ئەوە داید منیش پەسەندی دەکەم. بۆ ئەمەش ناوبراو تەنها یەکێک لەم دوو ڕێگەی لە بەردەمدایە دەستور هەموار بکرێتەوە یاخود پەرلەمان بڕیار بدات هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدرێت. لە هەردوو بارەکەشدا پێویستی بەدەنگی پەرلەمانتارانی کووردە، هەر ئەوەش بە هۆکاری سەرەکی ئەم دەست پێشخەریە دەزاندرێت کە بەم دواییانە دەوڵەتی تورکیا بۆ ئاشتی لەگەڵ کوردانی باکوور ڕایگەیاندووە. بەپێی شیکاری چاودێران دەم پارتی لە بەرامبەرەوەدا دەیەوێت خۆ بەڕێوەبەری بۆ باکووری کوردستان و مافی نەتەوەی کورد بکاتە مەرج بۆ ڕازیبوون بەو دەست پێشخەریە ئەردۆغان.